هر هموتان بۆ دەرەوە تۆ چڵکاوخۆرن ئێوە مستەفیدن باشە ئێوە هەمووتان یەک بە یەک هەمووتان دز لە یەکتریەکەن ئێوە فاسدن ئێوە دزن ئێوە گەندەڵن باشە هەموو خەڵک ئەزانێ هەموو سلێمانی ئەزانێ هەموو سلێمانی ئەزانێ ئێوە نییە ئێوە ڤایرۆسن باشە من هەر خۆم ئەتوانم بە هەر دەنگی خۆم هەتۆ هەر هەمووتان نییە ئەمە هەمووتان لە سچ دەخەوێن ئێستا دێنە سەر قسەکانم ئێوە هەمووتان دیفاع بەڕێز ئەوەی کە دیفاع لە شاسوارەکە هەمویان چڵکاوخۆرن هەمویان مستەفیدن باشە ناتوانن یەک قسە بکەن چاون لێیە هەمویان وسکت بوون چونکە قسەی من حەقە ناتوانن کەس قسە بکە چونکە من مافی خۆمە بەڵام ئەمان لە چڵکاوخۆرەکانە هەمووی هاتوونە خۆبەخشەکان هاتوون لە دیفاع لە دزیەکەکەن ئێوە فاسدن ئێوە دزن خۆدارگە نەکراوە کاکە خۆدارگە نەکراوە ئەوە حکمێکی دەسەڵاتداری حیزبیە درۆیە حاکم نییە ئەزانی بۆ ئەوانەی کە هاتوونە پشتگیری شاسوارەکەن با بڕوا لە محکەمە بڵێ من لە کاتی شاسوارە چمە سجن من پارەی قەرزەکانی خاوەن پشتەکانە دەم من پارەی قەرزی حکومەتە دەم باشە شتەکە سوور دیارە پێویست ناکە دیفاعی لێ بکەن یاسا سەروەرە باشە هەر هەمووتان بۆ دەرەوە